سڵاوتان لێبێ عەزیزەکانی هاوڕێم وەک چۆن پێشتر بەڵێنم پێدابوون کە چەند گەشتێکتان بۆ ڕێک بخەم بۆ زیاتر ئاشنابوونی ئێوە با وەرزشکردن هەر بۆیە ئەمڕۆ سەردانی یەکێک لە یانەکانی شاری سلێمانیمان کردووە ئەمڕۆ باسی باسکاکەین پێکەوە لەگەڵمانابن بۆ باسکردنی و باسکە ساڵی 1970ەوە سەرەتا دروست بوو هەتا ئێستاش گرنگیەکی زۆری پێدراوە خۆشم زۆرم حەز لەم وەرزشەیە چونکە سوودێکی زۆری هەیە بۆ دەستەمان و چەندین جوڵەی تایە بازدان و ڕاکردن و خولاندنەوە و پێکەوە ئەشی بینین و هەروەها ئەمڕۆ پێمان خۆشە چەند زانیاریەک وەربگرین لە یەکێک لە مامۆستاکانی ئەم یانەیە بۆ ئەوەی کە پێمان بڵێ سوودی ئەم وەرزشە چییە هەروەها یاساکانی چییە و مناڵ لە تەمەنی چەند ساڵەوە ئەتوانێت بەشداری ئەم وەرزشە بێت پێکەوە لەگەڵما بن و با پێشتان بڵێم مناڵەکانی ئەمڕۆ کە لەگەڵمان خۆیان یاریزانی ئەم وەرزشن پێکەوە ئەڕۆین بۆ لایەن ئامادەن زۆر باشە با بڕۆین تۆ بۆ ڕای ڕفیقەکەم سڵاو چۆنی مامۆستاگیان باشی زۆر سپاس مەمنون پێمان خۆش بوو ئەمڕۆ سەردانی ئەم یانەی ئێوەمان کرد زۆر سپاس ئەگەر خۆ بناسێنیت سیوا محەممەد بەیانەر یانی وەسیۆ دێت بەردەوامی لە تەمرینکردن ئەم ساڵ توانیمان مەدرسێ بخینەوە بۆ مناڵانەی کە خولیایان بە یاری وەرزشی باسکەیە مقابلی بڕەپارەیەک و بڕەپارێش بۆ ئیدامەکردنی تیبەکانی کەمانە ئاتیمێکی کەمان هەیە بۆ بتوڵات و یارمەتیدانی یارزانەکانە زۆر باشە با سەرەتا بۆی ڕێی مناڵەکان نەگرین بچینە ئەو ناوە ڕاستە و پرسیاری ئەو لێ بکەم سەرەتا کە ئەم یاریە واتای چییە باسکە بۆمان باسکەی تۆپی سەبەتە یەکێکە لە یاریە پڕبینەرەکانی جیهان توان بڵم دە دوای تۆپی پێت تۆپی باسکەیە بەڵێ فەرموو یەکێکە لە یاریە هەرە وردەکان یعنی یارێکی زۆر وردە خۆش و جۆش و خۆشێکی تایبەتی خۆی هەیە ئەوەی کە تا یاریەکە نەکان نازانێت چ خۆشێک لەم یاریە هەیە دەتوانین بڵێن فێربوونی باسکە وەکو هەموو یاریەکانی کە نیە بۆ نمونە مناڵێکە پێگرێ قۆبێکی بەخەبەر قات هەر بچوو لە قاچێکی لیا و کۆە تۆپی پێ بکە بەس باسکە بۆ شێوەیە نییە باسکە بێ هیلاگی بۆی ئەبێ ئیشی بۆ بکەی ئەبێ هەوڵی بۆ بێی تا بگەی بۆی کە ئەتەوێت جوڵەشی زۆرترە خولانەوە و ڕاکردن و بازدان ومان چوار فترە یاریەکان فترەی 10 دقەیە کات ئەوەسێ بەقەدەر 90 دقەی تۆپی پێەکەی زیاتری ژیلاکە بێ زیاتری ژیلاکە بێ زۆر باشە گرنگی ئەم وەرزشە بۆ مناڵان چییە؟ هەموو جۆرە وەرزشێک نەک هەر باسکە هەموو جوڵەیەک هەموو ڕاضەیەک گرنگی تایبەتی خۆیە بۆ مناڵ دوورێ خاتەوە لە زۆر شت بۆ نمونە دوورێ خاتەوە لە ئایپاد لە موبایل زۆر باشە لە فراغی نامێنە مناڵەگە 2 سەعات بێت لێرە ڕاهێنام کات جەستەی وا هیلاکە بێ کە بچێتە ماڵەوە پێویستی بە ئیسراحەت بێ پێویستی بەنان خواردن بێ بیری ئەوەی نابێت کە ئەم ئیسراحەتە سەعات 11 بانی یا 12 سێ لە خۆ بچێت چی بکە یەکسەر دەست باتە ئایپاد یا موبایلەکەی خۆی مەشغوڵکە لەبەرەوە ئەم هیلاگونەی ئێرە ئەم گەرمایی ئێرەکەوە ئارەقەکەینەوە زۆر باش دەرەوەی مناڵێک دانیشە تا سەعات 12 نیوەڕۆ بخوێت و دوای هەستەی چی پێ ناخورێت بە دڵنیاییەوە لەگەڵ ئەوەشە یاریەکە بۆ مێشک وەکو پێشتر کە بۆ منێ باسکردوت یاریەکە بۆ مێشک و چالاکیەکە و زیرەکیانەکە و لەگەڵەوە شاتوانن بۆ خوێندنەکانیان زووتر بێگومان ئێمە هەموو ڕاضەیەک بە تایبەتی ناڵم هەر باسکە هەموو ڕاضەیەک بۆ مێشکی سپادەی هەیە چونکە ئەم جوڵەیەوا لە ئینسانەکە مێشکی فراوان بێ بیرکردنەوەی باشتر بێ ئەو کەسە سیقەی بەخۆی زیاترە بێ وەک لەوەی کەسێکی ئەتیادی بێسە مناڵێک بێنە کە یاری باسکەی کردبێ کارچێتەوە ناو مەکتەبەکە ناو پۆلەکانی خۆی هەلە خۆی هەز بەبوونی خۆیەکە دوو ڕۆژکە یاری مەکتەبەکانێک کە ناوی هەڵەبژێرن بۆ مەکتەبەکە یاریەکە هەز بەبوونی خۆیەکە هەستەکە کەم مەکتەبە لەسەر شانی ئەم مناڵەیە لێرەوە ئیتر قایدێکی لێ دروستە بێ کەسێکی سەرکردەی لێ دروستە بێت بۆ قەزەی ڕاضەکە ژارزامان هەیەمە پاردوانمان لە پۆلی 12 توبی هێنەوە ساڵدانێکمان چاوەڕێی توبی لەکەن ینی ئەوە نەبێت کە ڕاضە ڕێگری لە مەکتەبەکەی بکە بە تایبەتی لای ئێمە زۆر پشگیریانەکەین خوێندن پێش ڕاضەکەی لای ئێمە بۆیە هیوادارم هەموو دایک و باوکێک هەوڵ بە نەک بۆ ئێرە بۆ هەج ڕاضەی کە بێ مناڵەکانیان بالەوە بێنە دەرەوە لە ژوورێکە بە دیار ئایپادێک و بە دیار تەلەڤیزیۆنێک و بە دیار یاریێکی مۆبایلەوە کاتەکانی پوشە بێنێت مناڵەکەی با چاوکراوە بێت
تێکەڵی خەڵک بێت دەست خۆش بێ و لەگەڵ ئەوەشە ئەم یاریە سەرەتا چەند جوڵەیەکی هەیە بۆ خۆگەرمکردن جوڵەکان چین؟ بەپی کاتی تەمرینەکانە گۆڕێ فترەیە گەگەرت باسی ئەم تیمە بکەین ئەمە سەرەتای دروستبوونیان ئەمانە بێ هەر بۆکو شتەکە باسکەکەی لا خۆشەویستکەی ناتوانانی تەمرینی قورسی پێ بکەی ینی غەڵەتە کاوێکی دەستخۆشی لێ بکەی فێریکی کەم غەڵەتە ئاوانیە ئاوایە بۆی چاشی بکاتەوە ئەگەر بیتە سەر ئەوەی کە تیمێکی حازرێ بۆ بە تووڵە بێ ئەمە فترەی عداد هەیە فترەیەگەێتەوە ئامادەکاریەکەی بۆ نمونە سێ مایکاڵە فلان ڕۆژ بتوڵە هەیە تۆ لەم سێمانگەمە بەرنمەیەکی بۆ داڕێژی چی بکەین چۆن بتوانی بگەی بۆ نەتیجەی کە ئەتەوێت ئەوان جیاوازە لەگەڵ فێربوونی سەرەتا ئەمانە ئێستا کە هاتوون فێربوونی سەرەتایانە ئەمان سەرەتان تەمەنی ئەمان بەڵێ هەر سەرەتای فێربوونیشانە خۆی تەمەنەکەی لە 8 ساڵ و تیاتی تا 14 ساڵ هەمووی مایەکە دەستیان کردو بەم یاریە ویان لێ هاتووە عنی دایک و باوکەکان کێن ئەڵێن وا ئیزعاجیان کردوین لە ماڵەوە نەک بڵێن بیسعاز نابەس وا زەختیان لێکردن خوا بانی زوو بێ بچینەوە بۆ تەمرین ینی وا خۆشەویست بۆ لە حەزیان لێ حەزەکەیان بۆ دروست بووە لەبەرەوە تووڕەبوون نابێت لە مناڵە هەبێ زۆر باشە ئەی مناڵان لە تەمەنی چەنەوە وەرەگرن لە هەشت بۆ تا 14 وەرەگرن ئەگە بۆ تیمەکەی کە بێ مەسەم بۆ تیمەکەی کە حازرە هەیە مەسەلەم تەمەنی 20 ساڵە بەس باڵایشی بەرزی ینی ئەوەش لە ڕێی جسمەوە پێویستە بۆ باسکە ئەوە جیاوازە ئەوە لەگەڵ تیمی کەیاریەکە بەس وەکو مەدرسە وەکو فێرکاریەکە لە 8 بۆ 14 ئەم 8 بۆ 14 بن بە دوو گروپ بە پێی گروپەکان تۆپەکانیان جیاواز بێ سەبەتەی تۆپەکەیان جیاوازتر بێ بێگومان 8 بۆ 12 ئەبێت تۆی 5 بەکاربێنێ بەڵێ ژمارە 5 بینی باستیانی هی مناڵانە لەمووی بچووکتە بۆ کچان کە ئێمە تیمەکەمان کچانە تۆپی ژمارە 6 هەیە بۆ کوڕانش حوتە ئێمە حوتەکە بەکارنا ئێمە 5 و 6ەکە بەکارێن بە پێی تەمەنەکانیان بۆ حەلاقەکە 8 بۆ 12 بێ 2 بۆ 2 بێ بەس ئەوەکیان 3 و 15 سانتیمە بەڵێ مامساییان باسی ئەو کرد کە تۆپی ژمارە 5 و 6 بەکارێت ژمارە حوت بەکار نانن بۆچی؟ ژمارە حوت بۆ کوڕان بەکارێنە سەر و 12 ساڵی کوڕان بەکار ئەمە تیمی کوڕانمان نیە نادیە فرۆدێت تایبەتە بە کچان هەموو تیمەکانمان بەس کچانمان هەیە ئێمە 5 و 6 بەکارین 5 بۆ مینیە 8 بۆ 12 6 بۆ کچانە و کە بەکارێنین دەستیارەکانە کەواتە ئەم تیمی کچانە تا ئێستا بەشداری چەند خول و پاڵەوانێتیان کردووە ئەم تیمەی کە ئێستا دروستەکرێمە هیچ بەشداریشان نەکرێت چکە مایەکە خەریکن بەڵێ سەرەتان بەستیمان هەیە بەشداری خولی عێراقیان کردو خولی کورسانیان کردو و نەتیجەی باشیان نەتیجەی باشیانێنەوە هەر سەرکەوتوو بن باشە با پرسیاری ئەوە بکەم هەندێک مناڵە بینم تەمەنیان بەسی تەمەنەکەشیانە تۆزێ باڵیان لە چاو مناڵەکانی ترا بچووکترە ئەم وەرزشەوەیان لێکا کە زیاتر سوودیان هەبێ بۆ باڵایان لەگەڵەوەش ئەگەر خۆیان باڵیان بچووک بێ کێشیان نابێت کە بەشدار بن ناتوانین دڵی هیچ مناڵە بشکێنی بەڵێ ئای ناتوانین بڵێ تۆ باڵا و بچووکە نابێ یاریکەی ئەبێت گروپی تایبەتی خۆیان هەیە هەر گروپ نییە ئەوە بەپی تەمەنەکانە ئەمانە ئەوەی لە توانایانە ئەوە نەوەرەگرێ ناتوانین شتی تۆ قورس بەسبەی بەسە مناڵێکی 8 ساڵە جیاوازە لەگەڵ یەکێکە 16 ساڵ بێ بۆ وەرگرتن لە ڕووی مێشیۆکە ئەو وەریگرێت و زووتر فێر بێ یعنی ئیشکردن لەگە مناڵە زۆر قورسە ئەبێ نەفەسە درێژ بێ ئەبێ زۆر بە تەحمل بی بتوانی ئەوەی کە پێتە بیگەێنی بە مناڵە بتوانێ ئەویش دەداوەوە بێ وەرزانێک بۆ شارەکە بۆ کوردستان زۆر باشە لەگەڵ بۆ عەفو ببوورە بۆ باڵاکەش کە باسەکرێت تا 16 ساڵ لە گەشەیە کچ بە تایبەتی یعنی مناڵێک کە 8 ساڵە تۆ ناتوانانی بڵێ ئەمە تەواو باڵای بچووکە بەپێی بەرنامەی خواردن و خەوی باش بێ ئەگە دایک و باوکانەوەی کە ئێمە بۆمان داناون ئەو بەرنامەی خواردنێک کە بە لیستێک بۆمان یاونمانەتێ خەوەکەی زۆر فەرقەکاوەک لەوەی کە مناڵێک دۆ شێوەیە نەبێت نە خەوی باش بێ نەخواردنی باش بێت کاتە مامۆستا با پرسیاری ئەو لێ بکەم ئەتوانی هەندێک لە یاساکانی ئەم یاریەمان بۆ باس بکەیت ئەم یاسانەی کە فێری ئەم مناڵانە ناکرێت ئەبێ یاسا سەرەتاییەکانیان فێربیەوەی کە گرنگە ئەوەی کە گرنگە یاریزان بیزانێ ناکرێت تۆ یاسا بە قوڵی وکو حەکەمێک فێری یاریزان بکەیت چکە زۆر لەوە زیاترێک ئێمە بیری لەکەینەوە بۆ نمونە ئەوەی کە مناڵ فێرەکرێت دوو تەپێ یان ڕۆشتن بە تۆپەوەیە دوو تەپە چۆنایی توانی پیشانمان بیت بە سەرچاو کاتێ یاریزان کە تۆ فێرێکی کە تەپتەپەی کرد ئەم تۆپەی گرت نابێت جاری کە بیاتەوە بە عەرزەکەیە ئەبێ بە مخالەفە دوو جۆر
فیکە هەیە يعني حاکەم کە فیکە لەسەر تیمەکە و لیا مخالفە و فاول فاول لەسەر تیمەکە و حسابە مخالفە بەس تۆپ ئەیرێ بە تیمی بەرامبەر یعنی کە یاریزان تەپتەپەی کرد تۆپەکەی گرت یا ئەبێ پاس بە بە ڕەفیقەکەی یا ئەبێ شووتکە بێکێشێتەوە بە عەرزە ئەبێ بە دوو تەپە ئەمانە فێری ئەم ناڵاکە یان ڕۆشن بە تۆپ و کاتێکە من تۆپێکم پێیە بێ ئەوەی تەپە بکەم بڕۆم پێوەی ئەمە شتێکێکە لە مخالفەکان کە نابێ بکرێ ئەم مناڵ ئەمە فێرەکرێت ناتوانێت کە تۆپی سابت بوو بەزیە قاتخۆی هەیە بتوڵە بەم لاو بەولایە ئایژینا بۆی نییە بڕوات کاتێ ئەتوانێت بڕۆ بە تەپتەپە بڕوە داعی ناتوانێت تۆپ بگرێ و پێوەی بڕوات و بێت ئەمە پێوتێ ڕۆشن بە تۆپ و حەکەم فیکەی لەسەر لیا و ئەدێ بە تیمی بەرامبەر ئەوەی کە فێرەکرێت لە دوای ئەمانە تۆپ کە چوویتە تیمی بەرامبەر مەسەڵەن من دوو تیمی یاریەکەن کە تۆپەکە هێناتە ئەم دیو هێڵی ناوەڕاست ئەم یاریزانە جای کە ناتوانێت تۆپە بێنێتەوە ئەم هێڵە تۆپەکە عینەشت مخالفەوە ئەدرێتەوە بە تیمی بەرامبەر کاتێک کە تۆپی بردە ئەو دی هێڵی ناوەڕاست یعنی کە تۆپ تیمەکەی ئەچێت گۆڵ لە تیمی بەرامبەرەکە یەتە دی ئەمە خەتی ناوەڕاست ئەم خەتەسپیە ئەم خەتەسپێ خەتی ناوەڕاستی ساحەکە یعنی ساحەکە بە دوو بەشەوە بەشێکیان لە دواوەیە کە ئیترە چیتە پێشەوە هاتیدا ئەم خەتە بە تەپتەپە یان بە پاس ڕەفیقەکە و پاسێک تێهاتێت هاتە ئەم دی و بە هیچ شێوەیەک ئەم تۆپە ناتوانانی بگەڕێنیتەوە بۆ دواوە بە هیچ شێوەیەک ناتوانانی بگەڕێنێتەوە بۆ دواوە ناتوانانی هەڵی بێ بۆ هاوڕەکانی شت ئەگەر هاوڕێکم لە دواوە بێ بۆ نمونە من لێرە بم تۆپەکە لەو دی بە هاوڕەکە بۆ منی هەڵباتەوە حەکەم فیکە لێات و ئەدرێ بە تیمی بەرامبەر ئەمە ئەو یاسانن کە فێری مناڵە کرێ بۆ نمونە بە ئەمە تام بۆ تاقیب بکەمەوەسە ئەو لەو دیوە تۆپەکە ئەیا بە من هەشتا و نەهاتۆ من کەیان بەو ئەبێ بە تۆپی تیمی بەرامبەر هەڵێ ئەبێت چی بکەم چاوەڕێکم تا ڕەفیقەکەمێت یا ئەوە تا خۆم بە تەپتەپا ڕۆمی ئەوە تا چاوەڕێکم تا ڕەفیقەکەمێ پاسەکەی هەیە بۆ خاڵەکانیش لە باسکە سێ شێواز خاڵ گرتن هەیە خەتی سێیمان هەیە ئەم خەتە قەوسەیە ئەم خەتە سپیە قەوسەیە لێرە بەم دیوە ئەمە بەس لە مینی باسکتان نییە بە ئەمە مناڵ نەکات لە مینی باستا بەس دوو خاڵی تیا لەگەڵ یەک خاڵی ئەمە سێ خاڵیە کەم سێ خاڵێ لە مینی باسکتان نییە چکە لە مینی باسکتە حەلەقەش نزمترە لەوەکو ئەوە نییە توانێت سێ خاڵی بکە بە دوو خاڵ بۆ حسابی لە دووری شۆڵە هەر بە دوو خاڵ بۆ حسابە بەس لە پاڵەوەتەکانەوەی تیمی باسکە بەکاملیە لەم دی خەتەوە لەم قەوسەوە کە ساحەکە دوایە توانن خۆتان سێریکەن هەر شووتێ بکرێ بۆ حەلەقە لەم دیەوە بە سێ خاڵ تەنانەت قاچ لەسەر خەتەکە بێ ئەبێ بە دوو خاڵ قاچ لەسەر خەتەکە بێ بە دوو خاڵ بۆ دووریەکەمە بەس قاچ لەمسی ئەم خەتە بکە ئەوە نەشی بێ ئەبێ بە دوو خاڵ هاتیتە ئەم دی و بە دوو خاڵ حسابە هەموو شووتێ هەموو سێبازێ یەک خاڵیشمان هەیە یەک خاڵی شتەکەیە بۆ نمونە یاریزانێکە چێت شووتێکەکە فاوڵی لەکەن یا یاریزانێک سێبازێکەکە فاوڵی لەکەن دێتە سەر ئەوەی کە بەم شێوازە ئەمان شووت ئەەکەن لە کاتی یاریە ناوێ بێ شوێ قاچی بچێتە سەر خەت ئەم هێڵە واتای چێ لێرە بە دواوە لەم هێڵەیە لە کاتێککە فاوڵە یاریزانەکە ئاگرن هەست شووتێ بکە بە یەک خاڵ حسابە دوو نوع لەو فاوڵەش هەیە فاوڵێکە گەر لەدا ئەم قەوسەی کە بۆم باسکردن سێ خاڵەکەیە لەناو ئێرە فاوڵەکەی لێ بکەن دوو شووتی ئێنێ یعنی دوو ڕەمێ ئێنێ لە دەرەوە بێ سێ دانەی ئێنێ سێ ڕەمێ ئێنێ ئەگەر لەو کاتەیە ینی هەڵدانی سەربەست لێرە کەس نایەتە بەردەمی یاریەکە وەستێنرێت چەند کەسێک لەم لەولایە وەستن شووت یەکەمەکە دووەمەکە یا هەر سێم شووتیش بکە ئەیکا کەس ناتوانێت بێتە بەردەمی بۆ هەر تیمێکە یاریەکەن ئەبێت چەند یاریزان بەشدار بێت 12 یاریزان ئەنووسیت پێنجی لە ساحەیە پێنجی لە ساحەیە لەناو ساحەیە پێنجی تیمی بەرامبەریش لەناو ساحەیە مەدە یعنی دە یاریزان لە کاتی یاریە بەشدارە حەوت یاریزانیش بۆ تیمی بەرامبەر و بۆ تیمەکەی خۆشت لە دەرەوە احتیاطن بۆ پێدەکەی پێویستە پێ بوو ئەتوانین یاریان پێ بکەیت بیان دەست خۆش بێت باسی سێخاڵی بکرد ئەوە چۆناییە سێخاڵی وتمان هەر شووتێک لێرە بێت لە دەرەوەی ئەم باز ئەم قەوسە سپیانی هەر چۆنێ شووت لێرە بیکەی سێخاڵی واتە مەبەست لە هێڵەکەیە سێ خاڵە بۆ بەڵێ ئەم هێڵە پێوتری هێڵی سێ خاڵی
لەم دی و سێ هەڵبەی سێ خاڵە بۆ نووسێ لەو دی هەڵی دوو خاڵە زۆر باشە دەست خۆش بێت مامساگیان ئەم یاریە سزادانی هەیە کارتی سوور و زرد بەکار ئەهێنرێت نەخێر کات سزای وای بوو نییە بەس هەموو یاریزانێک کاتێک یاریە کات تا پێنج فاڵ بۆی هەیە بیکات دوای پێنج فاڵەوە چێتە دەرەوە دانیشێت وەکو یایی تۆبی پێنێک کاتێکی سوور وەرگێ بڵێ یاری دوای ئەوەش ناتوانێت یاریەکەی تاواکو پێنج فاڵەکە یای داهاتوێتە ناوە چەند فاڵی کەژێن فاڵ فەنی هەیە فاڵی تعبید هەیە ئەم شتانەش هەیە بەس بەعام کە مناڵانە فێرەکرێ نامانێت فێری ئەوەی بکەین کە بەلای فاوڵەکەیا بڕوە بەڵێ ئەمانە یاریکی خایەن فێر ببن ئێمە ئیش لەسەر ئەوە ئاکەین زۆر باشە دەست خۆش بێت و لەگەڵ ئەوەیە یاری تۆپی پێ هەموومانە زانین کاتێک گروپی بەرامبەر خاڵ زۆرتر تۆمارەکەن ئەو گروپە ئەیبەنەوە لەم یاریە چۆنایی براوە ئەبن ئەو گروپانە لە باسکە بە پێی خاڵە زۆرترین خاڵ یاریەکە تعادولی تیانە ماعەدا لە مینی باستە هەیە چکە پاڵەوانەتی نییە بەس کە بە یاری باسکە وەکو پاڵەوانەتێکی بەشداریەکەی تعادولی تیانە چوار فترێ هەر فترەی دەدەخێ کات ئەوەسێ لەگەر فیکەی حەکەمە ئەوەستێ دەدەقە یاریەکەن بەڵێ چوار فترێ فتری یەکەم و دووەم فتەیەکەم دەست پێکات دەدەخێ دوایەوە ئیسراحەتێکی تیا دوایەوە دەدەقەی دوم دەست پێکە دوای ئیسراحەتی بینی فتری یەک و دوو لەگە سێ و چوارە چارەکێکە 15 دقەیە ئەوە دەست پێکاتەوە یعنی بە هیچ شێوێت چیە خاڵی لەم چوار فترەیە خاڵی زیاتری کۆ کردەوە ئەو تیمە بەرامبەر براوە بێ ئەگەر لە کاتی یەکسانبوونی شاعری هەتا ئەو دەقەی ئەخیر تەواو بێ یەکسان بن 5 دقەیە چێتە سەر لەو 5 دقەیەشە یەکسان بن 5 کێچێت عین بەردەوام ئەبێ تیمێک یەکلایی بکاتەوە یاریەکە هەتا کۆتایی پێ بێت بەختەی خاڵێکیش بێ براوە زۆر باشە با پرسیاری ئەو شلێکم پێ داویستیەک بۆ ئەم یاریە بەکار ئەهێنرێت بینی ومە هەنێک مادە هەیە ئەکرێتە دەمیان بۆی کە دانیان زیانی پێنەگات وەجلی تایبەتی خۆیان هەیە پێداویستەکان چی؟ هەل ئەو پێداویستیانەیە کە لە توندوتیژەکانی ناو یاریگا چکە بەریەکەوتی زۆرە باسکە زۆر یاریزان بەکاری هێنێ زۆر یاریزانیش بەکاری نایێنێ بەس لەمانە گرنگتر لەوەیە کە یاریزان نابێ نینۆکی هەبێ نینۆکی هەبێ نابێ شتێک لە دەستیا بێ یا لە ملیا بێ یا لە گۆکت تەوقەیە لە قژیا بێت کەسی بەرامبەر ئازار بە ئەمانە پێشەوەختا حەکەم پێشەوە یاریکە هەمیان ئەپشکنێ لە نینۆکیانەوە نابێ بەعزە شتێکیان پێوە بێ کە کەسی بەرامبەر ئازار بات ینی یارێکی بەریەکەوتنی زۆرە بەریەکەوتنی زۆرە دەست خۆش بێ سپاس بۆ زانیاریەکانێ بە هیوای سوودبینین بۆ مناڵەکانی هاوڕێشمان با ئێستا بڕۆین بۆ لای مناڵەکانی تری هاوڕێمان کە ئەمڕۆ خۆیان یاریزانن چەند پرسیارێکیان لێ بکەین بزانین هەستیان چۆنە کە ئەم یاریاکەین لێبێ چۆنن؟ هەر باش بن ناو چێتۆ؟ هیلیا چەند ساڵی؟ هەشت و نیو حەز لەم یاریەیە چەندێکە بەشداری ئەم یاریە و کردووە؟ سێ جار تا ئێستا بەشداری و کردووە؟ پاریش بەشداری و کردووە واتە پار و پێرار و 3 ساڵە بەشداریەکەی واتە 3 جارە هاتووی بۆ ئەم یانەیە هەر بژیت سەرکەوتووبی ئەمە چوارەم جاریشتا هەر بژیت چۆنی تۆ ناو چییە؟ تۆ چەند جارە بەشداری ئەم خولانە کردووە؟ پێشتر؟ تۆ یەکەم جارتە؟ باشە سوودی لێ بینیوە؟ حەزی لێ لەم یاریە؟ خۆشەوە چێژ بەخشە بینی من ئێوە زۆر جوانی ژیاریتانە کرد چۆنی؟ ناو چێتۆ؟ لانی؟ ئەی تۆ چەندێکە بەشداریت لەم خولەیە کردووە و یەکەم جارتە؟ پێت خۆشە کە هاتووی؟ باشە هاوڕێ تازە و ناسیوە لەم خولە؟ ئەمانە هاوڕێتن؟ ناویان نەزانی؟ هەر بژیت باشە بە مناڵەکانی تری هاوڕێمان بڵێ ئێوەش بەشدار بن لە خولی باسکە ئێوەش بەشدار بن لە خولی باسکەیە سوودی ئەبێ بۆتان سوودی ئەبێ بۆتان هەر بژیت چۆنی تۆ؟ ناوی چییە؟ ترێ دڵخۆشی کە ئەمڕۆ سەردانی ئێوەمان کردو و هاتین بۆ لای ئێوە؟ ئێمەش زۆر دڵخۆشین ئەی تۆ ناو چییە؟ ئاوی تۆ چەند ساڵی؟ 8 ساڵی؟ ئەی تۆ سوودی بینیوە لەم وەرزشە؟
بەڵێ هەرگیژیت ئەی خواردنەکانە ڕێک بۆ تۆ لەگەڵ خەوە مامساوتی جدولێکم ماونەتێ بۆ ئەوی کە خواردنی باش بخۆن کاتی خەویان ڕێک بێتەوە تۆ بەکاری ئێنی ئەو جدولە هەرگیژیت دەستان خۆش بێت باشە تۆنی تۆ ناو چییە؟ سۆلی سۆلین تۆم بینی زۆر بە جوانی یاری تۆ چەندێکە بەشداری ئەم وەرزشە و کردووە ئەم خولە 9 ساڵە 9 ساڵە بێ بەردەوام بەڵێ هەربژیت لە ماوەی ئەو 9 ساڵەیە هەستەکەی کە زوو سوودێکی زۆر بینیوە بۆ ماسوولکەکانت بۆ لەش بەڵێ پێشتر یعنی چۆن بڵێ تااقەتی هیوام نەبوو زۆر هەستم و وانێ شتکەم بەزە ساکە ئەم یاریەکەم لە زوو قوتێکی زۆرم هەیە بژیت ڕۆژانە سەرەتا چیەکەی توانی بۆ مان باسیکەی بۆ ئێرە سەرەتا خواردنی چییە خۆی یەکەم جارە بێ بەیانیان زوو هەستی ساعت 8 بێ یان 9 بێ ئەمانە هەستینانی بەیانی زوو خۆی دا لە ساعت 2 ساعت پێش تەمرین ئەبێ نانێکی باش بخۆی بووی نانەکە چی ئەخۆی لە نانی بەیانی هێلتا خۆیت هێلکا بێ بخۆی پەنیرە بێ بخۆی چاویش کەم بەس مناڵ ناوێ بیخواردەوە زۆر باشە بۆ نانی نیۆڕۆوانە پێش تەمرین 2 ساعت ئەوانە ئەبێ برنج بخۆی مریشک بخۆی شتی قورس نابێ بخۆی لەبەری لە تەمرینە زۆر ناتوانێت ڕابکەیت و هەنێش بکەیت زۆر باشە و دواتر دوای تەمرین پێویستە چی بخورێت پێویستە لە ئێوە کە ڕشتۆ ماڵی تر یەکەم جابێن خۆ بشویت و ئەو چکە زۆر هیلاک زۆر هیلاکی زۆر ئارەخەکەیتەوەرە ترکە ناحازرێ بە ئەبێ ماسی بخۆی تۆ هیچ خواردنێکە بۆ پێشتر حەز لێ نەبوو بێت بۆی ئەم یاریەوە کە خواردوتە و دواتر حەز هەبوو بۆ خواردنە زۆر نابەز یعنی زۆر کەم نان مەخوایان جاری وا بوو لە ڕۆژێکە 2 ژەم یا 1 ژەم مەخواریان کەمتر نانتە خوارد بەڵام ئێستا زۆرتر نانەخوای یا درەنگە خەوتم و ئێستا زووە خەوم چەنە ئەخەویت ئەی جاران بە ساعت 2 ئەوانە خەوتم بەزی ئەیکەم بە ساعت 12 ترە بێ بخەوم هەربژیت زۆرم پێخۆشەکە ئاوایی ئیسفادە لەم وەرزشە کردووە و لەگەڵ یا خواردن و خەوە ڕێک بۆتەوە هەربژیت بەردەوام بە سڵاو لێبێ چۆنی باشتۆ ناو چییە؟ ساوێن چەند ساڵی؟ چەند ساڵ 16 ساڵی چەندێکە بەشداری ئەم خولە کردووە چەند ساڵە بێت؟ پێشتر یەکزان کۆبووم بەس ماوەیەک دابڕام ئێستاکە ماوەی 2 ساڵە دەستم دەکردێتەوە بەیانی باسکە هەربژیت لەگەڵەوەیە لەوانەیە بەشداری و نەکردبێت لە پاڵەوانێتەکان بەڵام دڵنیام دواتر بەشداریەکەی حەزە هەیە بۆ ئەو یاریانە بەڵێ زۆریش ئەی تەمرینی بۆ ئەوکەیت؟ زۆر باشە ڕۆژانە تەمرینی چیەکەن؟ ئەم ڕاهێنانانە پێویستە بۆ هێزی ماسوولکە و هێزی خێرایی کە ماسوولەکانمان بەهێزەکەن هیچ ڕێگریەک نەبوو بۆ خوێندنەکەت؟ نەخێر بە خۆشحاڵی زۆر سپاسی ڕاهێنەرەکەم بکەم کە کاتی بۆ جاکردومەتەوە بۆەوەی هەم خوێندنەکەشم کەم هەم ڕاهێنانەکەمش لەگەڵ ئەوەیە کاتی خوێندنی بۆ تەمرینکردنیان بەس هاوینانیت هەموو کاتێک دەم کاتی خوێندنیش دەم و هاوینانیش دەم هەربژیت پێیوای سەرکەوتن بە زۆر سپاس دەکەم چۆنی؟ باش تۆ ناو چییە؟ ئانیا چەند ساڵی؟ 11 ساڵی دڵخۆشی کام وەرزشاکەیت؟ ئیسفادە و لێ کردووە؟ ڕۆژانە چەندێک تەمرینەکەی؟ زۆر تەمرینەکەی ئەی سترێچینەکەی واتە خۆگەرمکردنەکەیت سەرەتا کە هاتم بینی من بە کۆمەڵ یاریتانە کرد هەر بە کۆمەڵ یاریەکەی بە کۆمەڵ یاریەکان باشە تا ئێستا چەند خاڵە تۆمار کردووە زۆر تۆمار کردووە وایە؟ هەربژیت سەرکەوتوو بیت سڵاتان لێبێ چۆنن؟ تۆ ناو چییە؟ شاتوو ماوەی چەندێکە تۆ بەشداری لەم خولەیە؟ مانگێک ئەی دڵخۆشی کە هاوڕێی تازە و ناسیوە و هەروەها ئەم وەرزشە جیاوازە و تاقی کردوتەوە؟ ئیسفادە و لێ کردووە سوود بینیوە لێ؟ سوودەکان چی نەتوانی پێمان بڵێ؟ لەشمان بەهێز بووە ماسوولکەکانمان دروست بوون چالاک بووین ڕۆژانە من 2-3 سوودم پێوتی؟ وایە؟ زۆر چاکە تۆ ناو چییە؟ هانەوە تۆ چەند ساڵی؟ 12 ساڵی هەربژیت تۆ ماوەی چەندێکە بەشداری لەم یاریە؟ 3 ساڵە بەردەوام بەشداریت؟ و لە کاتی خوێندنیشا بەردەوامیەک بۆ ئەم نەخێر بەس لە کاتی هاوینە بەس لە کاتی هاوینە؟ ئەی لەگەڵ ئەوەیە هەستەکەی سوودی بینیوە بۆ خوێندنەکەت خێرا خوێنەواری باش بوویت؟ باشە توانی سوودەکانمان پێ بڵێیت؟ ماسوولکە و بەهێزە بێ ڕۆژانە چالاکە بێ سوودی خەکەی بۆ لەش پێتەڵێن
ئامۆژگاری دەکەن چ خوارد نەخۆی چ خواردنێک نەخۆیت. خواردنەکانت تۆ ڕێکردوتەوە؟ بەڵێ باشە. ئەی خەوە؟ هەنێ جا خراپە و هەنێ جار باشە. بۆچی هەرێنجار خراپە؟ لەوانە ئیشێکمان هەبێ. باشە کەواتە بەردەوام ئاگات لە خەو و خواردنتە. باش. هەر بژی تۆ ناوت چییە؟ شانیە شانیا تۆ چەند ساڵیت؟ دوانزە تۆش لەگەڵ ئەمانە بەشداریت کردو یان من لەگەڵ ئەوە بووم مانگێکە مانگێکا پێکەوە هاتوون؟ نەخێر کەسێک تر لێرە بوون بە هاوڕێی یەکتری؟ هەر بژی ئەتوانی بۆ تۆپەمان چەند جوڵەیەکمان بۆ بکەیت؟ ئەکو تەپە بەڵێ تەپەی نزمان هەیە تەپەی نزممان هەیە باشە ئەمە بەرزترە بەڵێ لەمە بەرزتریشمان هەیە؟ نا کاتە دوو جۆر تەپەمان هەیە ئەمەشمان هەیە بە هەردوو دەست لەگەڵ ئەمە دووجار ڕاست دەی بەعزم دوو شەو زۆر چاکەتوانی بێ بە من دەستخۆش با پێک و چالاکی بکەین باشە تۆزی دوورکەونەوە لە یەکتری بزانین ئەتوانین بۆ یەکی هەڵبەین بە دوو دەست هەڵی بەنیان بێ کیف من هەڵم کردوا بوو ئەبێ چۆن ناوی هەڵی بەن پێمان بڵێ ئەمە پاسر سنگە باشە ئەی ئەگەر بتێ لە زەویەوە بۆ یەکتری هەڵبێ ئەبێ بە یەک جار بێن بە دوو جار بە یەک جار واتە بەم شێوەیە بە دوو دەست. بە دوو دەست زۆر باشە کاتە بەم شێوەیە ئێوە زۆر باشن زەیکی زۆرتانەیە هەروە ماشوکەکانتان بە قۆترە لە من وایە هەر بژی زۆر دڵخۆش بووم کە لەگەڵ ئێوە سڵاو لێ بێ چۆنی ناو چییە؟ ئەرینا چەند ساڵی؟ 8 ساڵ دڵخۆشی کە بەشداری ئەم وەرزشە کردو و لەگەڵ هاوڕەکانتە ئەم یاریاکەم پێکەوە؟ باشە ئەزانی ئەم تۆپە ئیسە دەستی من گەورەترە بەس بۆ تۆپی تەمەنی تۆ بچووکترە مینیە ئەزانی ژمارە چەنی بۆ بێت تۆپەکان ناوی ژمارە چەنە؟ 5 هەر بژی باشە و چیە بەدەستەوە؟ گۆڤاری پەپولا تۆی خوێنیتەوە گۆڤاری پەپولا؟ هەر بژیت ئێمەش ئەمڕۆ بۆ ئەم مناڵانەی هاوڕێمان کۆمەڵێ مناڵی زۆر چالاک و بەتوانان گۆڤاری پەپولەمان بۆ هێناون بۆ ئەوەی کە سوودی هەبێ بۆیان و دڵنیە لەگەڵ ئەم وەرزشەیە ئەتوانن سوودێکی زۆر زۆر ببینن لەمە ئەزانی چیرۆکی زۆر زۆر خۆشیتیایە؟ خوێندوتەوە پێشتر؟ نەخوێنێتەوە پێشتر ئەتوانی دواتر بخوێنیتەوە ها یاریشیتیایە؟ ماسێکا گەێنی بە ورچەکە فەرموو بە هیوای سوود بینین کۆتاییمان بە گەشتەکەی ئەم جارشمان هێنا و کۆمەڵی زانیاری بە سوودمان وەرگرت بە هیوای سوودبینین بۆ ئێوە کە ئێستا سێرمانەکەن کاتێکی خۆش و تا گەشتێکی تر خواتان لەگەڵ